فراکەم ئەومان نییە کارەبامان نییە یعنی خزمەتگوزاریش نییە لە شارەکەیە بەڕاستی 15 ڕۆژ دوای 15 ڕۆژ ئێمە ئەومانەوە تەنکەری ئاویشەکڕی ناتوانینە معاشەیە نەهیچ هەیە یعنی ها 40 ڕۆژارێ 50 ڕۆژارێ ئەو معاشە دێمێنێتوان تەنکەرێ بکڕم ئەو پەڕی هیچ معقول نییە بەم هاوینە 15 ڕۆژاری ئاو بێت ئەنجا بە تایبەتی کاک ئاسۆ و بەڕێوەبەری ئاو بەڕێوەبەری کارەبا نادرێنە پۆستەکانیان یعنی هیچ جێگایەکیان بەس کورسەکانیان گرتووە ماڵ نییە شەید و ئەنفالیکیانە بێ یعنی بێکاسبین هەیە پیاوی نییە کاسبێ بکاتەنە ئافرەتێکە یعنی 5-6 ماڵ لەسەرت چی بکە بەچی بژی ئەگە ئاو کارەباکە هەبێت تا ڕادەیە توانی قەنەعەت بە ژیانی خۆتکەی بەس من ئاو بکڕم و پارەی مۆلیدە بدەم و لەولاوە ڕیسیژی حەمگەیەتەوە خەڵکی چەمچەماڵ ئەمڕۆ هاتووەتە سەر جادە لە دژی ئەو نادادی کە لە دژیان ئەنجام ئەدرێ بەداخەوە گەڕەکی وا هەیە لە ئەمڕۆیە لە شاری چەمچەماڵە 19 ڕۆژە ئاوی بۆ بەرنەدراوەتەوە لە 27 کە جەژن بۆ ئاوی بۆ بەردراوەتەوە تاوەکو ئێستا یەک جاری تر ئاوی بۆ بەردراوەتەوە کە کاتە یعنی 19 ڕۆژ بەسەرەوە بەروارەیە تێپەڕیوە بەنسبەت کارەبای شۆدۆخی کارەبا لە شاری چەمچەماڵ زۆر خراپە ئەیانەوێ خەڵک بە زۆر ناچارکەن بیخەنە ناو پرۆژەی ڕووناکیەوە کە ئەمە کارێکی زۆر خراپە و خەڵکی چەمچەماڵ توانای ئەو بڕەپارەی نییە بیدات ما حکوومەت زۆر بێ باکە بەرپرسانی ئەم شارە زۆر کەم تەرخەم و ترسنۆک و بێجورئەتن جورئەتیان نییە داواکاریەکانی خەڵکی چەمچەماڵ بگەن ئەم شارە بگەنە دەسەڵاتداران بۆیە خەڵکی چەمچەماڵ ئەمڕۆ هاتووە لە بەردەم قایمقامێت کۆ بێتەوە بەداخەوە نیو ساعتە خەڵک لێرە کۆ بێتەوە قایمقامی چەمچەماڵ ئامادە نیە بێت قسە لێدوان بۆ خەڵک بدات.